ئێمە کۆبوونەوەیکی زۆر باش و لێکتێگەیشتنیشی زۆر زۆر باشمان هەبووە و ئێستا بەرچاومان زۆر ڕوونە بەرامبەر ئەو ئاڕاستی و خەریتە تەریقی لەبەردەممانایە و کۆبوونەوەکانیشمان بەردەوام بێ و ئینشەڵاگیرن ئاماژیش بەڕێزان وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەن کە هەم بۆ پێشوازیان و هەم بۆ ڕەخساندنی کەشێکی گونجاو بۆ گفتوگویەکی کراوە لەگەڵ یەکتری وەکو برای بەڕێزم کاک شێخ لاتیف ئیشارەتی پێ کرد ئێمە لە ماوەی ڕابردوودا ڕێککەوتنێکی سیاسی چوارچێوەیەکی کارکردنی هاوبەش بوو ئایندە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمزا کرا تێیدا چوارچێوەیەکی ڕوون و ئاشکرای بوو کاری هاوبەش بە پشتبەستن بە کاری ڕابردووی بەیەکەوە کارکردنمان و بەو تەجروبە دەوڵەمەندەی کەەوە خەڵکی کوردستان بینیوێتی لە کاتی ڕێککەوتنی نێوان پارتی و یەکێتی لەگەڵ لایەنەکانی تریش و ئارامی و بەرەو پێشچوون و خزمەتگوزاری و خۆشگوزەرانی بوو هەرێمی کوردستان هاتووەتە ئاراوە ئەمە هەردوو لامان دەخاتە بنباری مەسئولیەتێکی وا کە ئەمڕۆ هەزاران کەس لە ڕێگای کامیرەکانی ئێوە چاوەڕوانی هەواڵی باشن لە کوبوونەوەی یەکێتی و پارتی ئەتوانم بڵێم کە ئەم کوبوونەوەیەکێک بوو لە کوبوونەوە هەرە سەرکەوتووەکان چونکە زۆر بەڕاشکاوی لەسەر تەرجەمەکردنی یاخود شێوازی پیادەکردنی ئەو ڕێککەوتنە سیاسیە و ڕنگدانەوەی لە بەشداریکردنێکی کارای بەیەکەوە کارکردن لە کابینەی ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە پرسەکانی تری کە هاوبەشن لە نێوان هەردوو لاماندا بۆیە ئەتوانم بڵێم کە کوبوونەوە ئێمە منیشتایی دەگەم کە کوبوونەوەیەکی سەرکەوتوو بوو لە ئایندەیەکی نزیکدا دوای جەژنی نەورۆز بەردەوامی بە کوبوونەوەکانمان دەین و